پێیان دەگوترێ بنکەی گومرجی لاوەچی و مەرزی لاوەچی داخراون تەنها مەرزی شێلێمان هەیە کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کۆنتاکتمان هەیە و بار لەوێەوە داخل دەبن لە مەرزی شێلێەوە کە مەرزێکی نیمچە فەرمیە ساڵی 2022 28500 سیارەی باهەڵگر لە چوونەتە ناو خاچی ئێران و لەوێەوە باریان هێناوە و لەلای ئێمەوە کاری گومرجیان بۆ ئەنجام درراوە 28526 سیارە لە کۆی ئەم سیاران طبعاً هەر هەمویان بە سەکتەری کوالیتی کۆنتڕۆڵ و زەراعە و تەندروستیدا تێپەڕیون کە بریتین لە کەلوپەلی کشتتوکاڵی و خواردەمەنی و سەوزە و میوە و کەلوپەلی بیناسازی و جوانکاری و کەلوپەلی ئێرانی تر مەرزەکە ئێمە باری ترانزیتی پێدا نایە سیاراتی نییە لە کۆی ئەم ساڵا کە ساڵ 365 ڕۆژە تەنها ئێمە 272 ڕۆژ ئیشمان کردووە لەو مەرزە باقیەکەی کرد کە پشوەکان بۆ بەداخەوە پشووی ئێران پشووی ڕسمیان زۆرە و هەروەها لە پشووی نەورۆز و ئەوانەشەوە ینی نزیکی 3 مانگ و 2 ڕۆژ ئێمە ئیش نەبووە بە کۆی ڕۆژەکانی ساڵ لەو مەرزەدا لە کۆی ئەم سیارانە 67 سیارە 67 بەرهەڵگر کە کاڵا و کەلوپەلیان پێ بووە لە پشکنین دەرنەچوون و گەڕێنراونەتەوە بۆ ئێران و نزیکەی 200 سیارەی باری ترانزیتمان هەبووە کە چووە لە مەسەلەن بەلای ئێمەدا تێپەڕیەوە چووە بۆ سووریا و هەروەها زیاتر لە 87 کێشەی گومرجیمان هەبووە کە لە ڕێگای دادگای لێکۆڕینەوە حەسم کراون کێشەکان و هەندێکیان کە لە سەڵاتی خۆمان حەسمان کردن و هەندێکیان نردراون بۆ دادگای گومرجی لە سلێمانی ئەوانەی کە ئەو بارانەی کە هاتوون ئێمە تەوزیعمان کردن وەکو گوتم بەسەر کشت و کاڵ بیناسازی خواردن و جۆرا و جۆر و کوالیتی کۆنتڕۆڵ لەم بارانە 7900یان باری کشت و کاڵی بووە یعنی وەکو سەوزە و میوە و کەلوپەل و بەربوومی کشت و کاڵی بووە 10800یان بیناسازی بووە 2300 دانیان خواردن بووە 7000یان جۆرا و جۆرە کەلوپەلی جۆرا و جۆر و کاڵای ئێرانی بووە بڕێکی کەمیش لەوانە ڤێتەرنەری و حەیوان و ئەو شتانە بووە داهاتمان لەگەڵ ئەو زروفە ئێران بەڕاستی کە ڕوویدا لە ناوخۆی ئێران کاریگەرێکی هەبوو بەڵام داهاتمان کەمی نەکردووە زۆر باشترە ئێمە بۆم باس کردی ناوەڵە ئاماری تەواو لەبەردەستدانیە بەڵام داهاتمان لە ساڵی پار زیادی کردووە ئاڵگۆڕی بازرگانیمان لە چاو پاربەڵێ زیادی کردووە سەبارەت بە ڕسمیبوونی مەرزی چێلێ لای ئێمە و لای حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی یاسایی کارژێڕی یاسا نەیمانای ینی فەنی نەماوە مەرزەکە لەسەر بڕیاری بەڕێز جەنابی جگری سەرۆک وەزیران جادەیەکی باشی بۆ چووە کۆمەڵگەیەکی تەواوی لێ دروستکراوە لە 1970 کۆمەڵگەکە تەواو بووە وەکو ئیشکالات مەسەلەن دووجار لیژنەی بەغدا کە نوێنەری 11 وەزارەت و نوێنەری دەروازە سنووریەکان هاتبوون و پێیان شوێنێکی زۆر گونجاو بۆ بازرگانیش و بۆ گەشت و گوزاریش بۆیە لای ئێمە هیچ نەماوە ئەم لیژنەیە راپۆرتی تەواوی خۆیان نووسیوە لە راپۆرتەکە لە ئەمانە عامەی مەجلیس وەزەرای بەغدایە و لای جەنابی سەرۆک وەزیرانە و پێم وابێت لە ڕێگای فراکسیۆنەکانەوە لەوێ ئەو برادەرانەی کە لەوێن لە پەرلەمان هەوڵدراوە بۆ ئەوەی بەزووترین کات جەنابی سەرۆک وەزیران ئەم راپۆرتە ئیمزا بکە و چێلێش بێتە مەرزێکی ڕسمی چونکە چێلێ لە دیوی ئێران مەرزی ڕسمیە ینی لە ساڵی 2018ەوە ئەوان بە ڕسمی ناساندویانە بە ئیمزای جێگری سەرۆک کۆماری ئێران